جوتیارێکی فەڵەستینی لە یەکێک لە کەمپی پەنابەران زیاتر لە 6 دێ خەریکی کاری کشتوکاڵیە. ئەو دانیشتووی کەمپی ئەلبریچێ و هەموو ڕۆژێک کاژێر 6 بەیانی دەچێتە سەر کارەکەی. تەمەنی ئەو جوتیارە گەشتۆتە 75 ساڵ. أنا بمهن زراعة إلي الحين إلي من 15 سنة. لتمني 15 ساڵی و سەرقاڵی کاری جوتیاریم و ئێستا تەمەنم 75 ساڵە. من ڕۆژانە لە کەمپی ئەلبریچەوە بە پێ دێم و لەسەر ئەوە ڕاهاتوم. چونکە نامەوێت لە ماڵەوە دابنیشم و ئەگەر وا بکەم نەخۆش دەکەم. بحب دائما أشتغل. أنا لو صرت قاعد في الدار بصير مريض. ڕوودا و سەردانی ماڵەکەی کرد و لە نزیکەوە دواندی. سەرڕای گەورەی تەمەنی ئەو باسی لە هۆگری خۆی کرد بۆ کارەکەی کە ڕۆژانە بۆ چەندین کاژێر کار دەکات و پەیوەستبوونی خۆی بە زەویەوە دەردەخات. 8 ساعات بشتغل. 8 بشتغل يوم. ڕۆژانە 8 کاژێر کار دەکەم. هیچ شتێک لە چاندن و کارکردن لەگەڵ زەوی خۆشتر نییە. من زۆر خۆگرم پێوەی و بۆ مردن نەبێت ئامادەنیم بۆ هیچ شتێکی دیکەم شوێنە جێبێڵم. لەبەرەوەی لە ناوچەیەکی سنووری و جار و بار ڕوبەڕووی دەستدرێژی گولە دەبینەوە. هەروەها ناتوانین بە گروپ کۆ ببینەوە چونکە فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل دەمان پێکن. وبنقعد تحت الزيتون بنظلش نتجمع مع بعضنا ونقعد هنا بنقدرش. حەسەن ئەلحەواجیری جۆرەها دانەوێڵە دەچێنێت چونکە ئەرکی بە خێوکردنی خێزانەکەی لە ئەستۆ گرتووە چونکە جگە لەو کاری کشتوکاڵی هیچ سەرچاوەیەکی داهاتی دیکەیان نییە. ئەو خۆشحاڵە بەو پیشەیی لەلایەن جوتیارانی دیکەی ناوچەکەوە ڕێزێکی زۆری لێدەنرێت. أهم المحاصيل اللي بنزرعها القمح وبنزرع البامية وبنزرع البندورة. گەنم و بامیە و خەیار و باینجان و پیاز و کوڵەگە زەردە و تەماتە و زۆر شتی دیکە خەڵکی غەزە زیاتر خۆیان بە زەیتونەوە گرتووە. ئەویش هەر جارێ شەڕێک لەگەڵ ئیسرائیل ڕوو بدات هەمووی دەردەهێنن. ئێمەش جارێکی دیکە دەیچێنینەوە. الزيتون اليهود بقلعوا الزيتون احنا بنعود نزرع الزيتون. أبو العبد إنه رجل مناضل يعني زي أقول لك لما أبو عبد حسن الحواجري پیاوێکی قارەمانە و نمونەیە چونکە ئەو هۆگری زەویەکەیەتی و بە هەموو توانای خۆی کاری بۆ دەکات و ئێمەش هەروەک ئەو دەکەین و هەرگیز ئامادەنین ئەم زەویە جێبهێڵین. فەڵەستین بە یەکێک لە وڵاتە کشتوکاڵیەکان هەژمار دەکرێت هەروەها زیاتر لە نیوەی دانیشتوانەکەی بە کشتوکاڵەوە سەرقاڵن. سەرڕایەوەی تەمەنی 70 ساڵی تێپەڕاندووە بەڵام حاجی حەسەن ئەلحەواجیری موکوڕە لە سەرچوونە سەر زەویەکەی و خۆی بەکاری چاندن و ڕنینەوەی بەرووبوومی زەویەکەیەوە خەریک بکات هەروەها بۆ ئەوەی بۆ دەوروبەری بسەلمێنێت پابەندە بە زەویەکەی خۆیەوە. محەممەد سالم ڕوودا و غەزە فلەستین.